بابەتەکەی من لەسەر هەژمارە ساختەکانە لە سۆشیال میدیا زاهیرەیەکی خەتەرناک و بەربڵاوی نێو میدیا و میدیای نوێی کوردیە. ڕاستیەکەی ڕەنگە بەشێک لە ئەو توێژینەوەکوی ئەو توێژینەوەیە وەڵامێکی مامۆستا ئیبراهیمیش بداتەوە لەوەی کە لە دنیا یان لە فکرە ئایدیاڵەکە ئەوەیە کە سۆشیال میدیا لە پێناو بەرجەستەکردنی خواسی تاک و ئاراستەی تاک و بیرکردنەوەی تاک و ئەوانە دروست ببی. بەڵام ئێستا لە واقعدا سیاسیەکانیش لەوێن، گروپە بەرژەوەندگری خوازەکانیش لەوێن، بازرگانەکانیش لەوێن، هەر تاک لەوێ نییە. بگرە ئێستا دەنجی تاک زۆر خامۆشترە لە هەموو دەنگەکانی دیکە لە ناو سۆشیال میدیا. لەبەرەوە ئەو بابەتەی من تێکەڵەیەکە لەوە بەڵێ باسی سۆشیال میدیا دەکەین، بەڵام لێرە باسی هەژمونی سیاسەت دەکەین، باسی هەژمونی ئەحزابی سیاسی دەکەین، هێزە سیاسە کاریگەرەکان دەکەین لە دروستکردنی ئەجێندا و ڕای گشتی ساختەش و لە بیربردنەوەی پرسە ڕاستەقینە و هەنووکەیەکانی ناو هەر کۆمەڵگەیەک. من بەلامە ئەو بابەتە زۆر گرنگ بووە، بەڕاستی لە چەند توێژینەوەیکی ئینگلیزەکان زۆر اهتمامیان پێدا بوو، لە بەشێک لە توێژینەوە عەرەبیەکانیش بینی بووم. لام بووە بابەت ئەگەر لە قەلەقیەکدا بمنەوەی کە بە فۆرمی ڕاپرسی بیکەم، بە چاوپێکەوتنی قوڕ بیکەم یان باشیکردنەوەی ناوەڕۆک. بەشیکردنەوەی ناوەڕۆکەکە قورس بوو، لەبەر ئەوەی دەبە ناوبێنی و دەست لەسەر برینەکەدا بنێی و کۆمەڵێک ئیشکالێتی گەورە دروست دەبوو. لەبەرەوە هاتم وەکو فۆرمی ڕاپرسیلۆ بەس خوێندکارانی میدیا وەرگرتی خوێنی باڵا ویستم بەڕاستی تومحم ئەوە بوو کە حەسری شامل بە حەسری شامل هەمویان وەربگرن، بەڵام هەر ئەو مرادەشم نهاتە دی، یعنی بەشێک لەوان هەر جوابیان نەداوە. تقریبان 15 کەسێک وەڵامی نەداوە لە کۆی 102 قوتابی یان خوێندکاری خوێندنی باڵای میدیا لە هەرێمی کوردستان ساڵی 2023-24 102 خوێندکارمان هەیە، 86 کەس وەڵامی داوە. ئەگەرچی هەمویان فۆرمیان بەدەست گەیشت، بەڵام هەمویان نەیان گەڕاندەوە. هەر چوار زانکۆی کە ئێستا خوێندنی باڵای تێدایە، پۆلیتەکنیکی هەولێر و سلێمانی و والله سقفی طموحم زۆر بوو، بەس ئیدی گوتم خوا نەیبڕی. مهم ئەوەیە وەکو نیەت حەزم لە حەسری شاملەکە بوو. یەکێک لە مامۆستا بەڕێز و هاوپیشەکانی خۆم کە ئەو عنوانەی بینی و دوایش فۆرمی ڕاپرسیەکەی تەقیم کرد، گوتی تۆزێک میسالیەتی پێوە دیارە، چونکە بەشێک لە پرسیارەکان بڕوامەکەوە جوابت دەستکەوی. بەڵام ئەمن چونکە بە حکمی وەکو تێبینی کرد وەکو بەکارهێنەری سۆشیال میدیا دەمدید بەشێک لە هەژمارە ساختەکانی سۆشیال میدیا نیەتێکی باشی لە پشتەوەیە، یان لانی کەم لە ترسی فشار و بەدواداچوونی یاسایی و لێپرسینەوە و گرتن و فشار و ئەوانە هاتبوون لەژێر ناوی خوازرا و ناوێکی گشتی و نامۆی دانایە و ناوەڕۆکەکەی داکۆچیکردنە لە سەروەری یاسا، لە نەبوونی یەکسانی، لە نەعەدالەتی کۆمەڵێکشی هەندێک حاڵەتی لەو بابەتەم دیتی بوو. لەبەر گوتم با پێشوەختە حکم نەدەم لەوەی کە هەموو هەژمارە ساختەکان ڕۆڵی خراپ دەبینن یان لایەنە نەرێنیەکە زاڵە بەسەری. لەبەر ئەوە ناچار بووم لە بەشێک لە فۆرمی ڕاپرسیەکەی تقریبان ئەو بڕگەیە یان ئەو تەوەرەیە کە پەیوەستە بە ڕۆڵی هەژمارە ساختەکان 17 بڕگەم لێدانا، 17 بژاردە، 10 بژاردە یەکەم تەرخان کرد بە ڕۆڵە ئیجابیەکەی هەژمارە ساختەکان. یعنی مەسەلەن بڵێ هەژمارە ساختەکانی سۆشیال میدیا یارمەتیم دەدا لەوەی کە ئاگاداری دەور و بەرم بم، لە ڕووداوە سیاسەکانی دەورم بەرم تێبگەم، هۆکارێکە بۆ پێکەینانی ئاڕاستەی سیاسیم سەبارەت بە پرسە گرنگە کۆمەڵ کشتی لەو بابەتمدانا. 7 بڕگەی ئەخیریشم تەرخان کرد سەبارەت بە ڕۆڵە نەرێنیەکەی، بۆی گوتم بە مەوزوعیانە بسمە ناو مەوزوعەکە. ئەوەی کە برا بەڕێزەم ئەوەی کرد ڕاست دەرچوو، یعنی زۆربەی جوابەکان طبعاً بە حکمی ئەوەی کەم تەڵەبەکان هەمووی تەڵەبەی ماستەر و دکتۆرا بوون، بەشێکیان مامۆستا یاریدەدەر و مامۆستا بوون، بەشێکیان بە حکمی باگراوندیان ڕاستە خوێندکاری خوێندنی باڵای میدیان، بەڵام باگراوند و ئەزمموی کاری ڕۆژنامەنووسیشیان هەبوو. بەدەر لەو مەوزوعانە یعنی لانی کەم لە بنەڕەتدا بەکارهێنەرێکی بڕاناکەم، یعنی لەو 102 کەسە ئەگەر 2 کەسی تێدا هەبی، بەڵام ئەوەی کە وەڵامیان دایتەوە هەمویان بەکارهێنەری سۆشیال میدیان و بە شێوەیەک لە شێوەکان بەدواداچوونیان هەیە لە بۆ هەژمارە ساختەکان. ئەو ئامانجەکانم بوو هەوڵم دا پێوانەی
ڕۆڵی ئەو هەژمارە ساختانە بکەم لە پێکەنانی ئاراستەی سیاسی من بەڕاستی ئەو ئاراستەی سیاسی زەخم کردەوە چونکە پسپۆڕیەکان میدیای سیاسیە سبەینی تەشقەڵەم پێ نەکاتم بەڵام بەدەر لەو مەوزوعە یعنی هەر شتێکی لەو بابەتەن بە زەڕور زانینی گرنگترین ئەو پرسانەی کە لەنێو ئەو هەژمارە ساختانە ئیبراز دەکرێن دیاریکردنی لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەو هەژمارە ساختانە ئەوە ئامانجە سەرەکیەکەم بوو ئەو چار ئامانجە یەکەم پێوانەکردنی ڕۆڵەکەی دوو دەرخستنی لایەنی ئەرێنی و نەرێنی وە گرنگترین ئەو پرسانەش کە لەناو ئەو هەژمارانە قسەی لەسە دەکرێتن دوو گریمانەی سەرەکیشم هەبوو یەکیان پەیوەندی نێوان لایەنە ئەرێنی و نەرێنیەکەی لەگەڵ ئەو ڕۆڵی کە دەیبینێت لە پێکەنانی ئاراستەی سیاسی دووش مەوزوعی فروقات و چەندە ئەو تایبەتمەندە دیموگرافیانەی کە لە نمونە و کۆمەڵگەی توێژینەوەکەم هەیە چەندە ڕەنجی دایتەوە لەسەر جیاوازی بۆ چوون و هەڵسەنگاندنیان لە بۆ ڕۆڵی هەژمارە ساختەکان طبعا دوای دەرکەوت کە هیچ ئەو تایبەتمەندی دیموگرافیانە هیچ ڕۆڵی نەبووە ئاسی بەڵگەداری و بەهاداری نەبووە لە جیاوازی نێوان وەڵامەکانیشان زۆر لێک نزیکن من دەمەوێت بەڕاستی استقلالی فرسەکە بکەین لە بۆ ئەوەی بەشێک لە ئەنجامەکان بخەینە ڕوو ئەوە ناسانی نمونەی توێژینەوەکەمە بەشی زۆری ئەوانەی زانکۆی سلێمانی و پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامیان نەدایتەوە بە تایبەتی تەڵەبەکانی ماستەر ئەوانی دیکە بە شێوەیەکی بەرفراوان بەشداری نمونەی ئەوەکەیان کردیە بەڵێ طبعا ئەنجامەکان ئەمن گوتم سەبارەت بە ڕۆڵی ئەرێنی هەژمارە ساختەکان دەبڕگەمدا نابوو ئەو دەبڕگەیە زۆر وەڵامەکان هەمووی لەگەڵی دانیم بوو یعنی ناوەندی ژمێرەیەکەی لە 1.23 ئەوانە نزیک بوو ناوەندی ژمێرەیەکەی بۆ معنای لەگەڵی دانیم یعنی دەڵێ ئاراستەی نزیکی یان وەڵامی نمونەی توێژینەوە زۆربەی لەگەڵ ئەو پڕگە ئەرێنیانەدا نەبوو کە ئەو هەژمارە ساختەکان ڕۆڵی ئەرێنی ببینن ناوەندە ژمێرەکانش لەناو توێژینەوەکە بەوازەحی دیارە بەڵام نەمدەتوانین ناو سلایت دابینێم چونکە جێکردنەوەی ئیسعاج بوو حەف پڕگەم هەبوو حەف پڕگەم تەرخان کردبوو لە بۆ ڕۆڵی نەرێنی کە بۆ نمونە زیاتر لە ململانەی سیاسی بەکاردێت زیاتر بۆ شکاردنی کەسایەتیە سیاسیەکان زیاتر بۆ ناشرینکردنی ڕووی پارتە سیاسیەکان لە کاتی قوڵبوونەوە و چڕبوونەوەی ململانێ مهم لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بۆ دروستکردنی ڕایگشتی ساختە یعنی ئەو بڕگانە پەیوەست بن بۆ بابەتە لێرە ناوەندی ژمێرەی وەڵامەکان سەر و 2.34 بوو بۆ معنای زۆربەی هەرە زۆری طبعاً لە بەرامبەریشدا لادانی پێوەریەکەی زۆر سنووردار و بچووک بوو ئەوەش بە مانای ئەوە دێکە وەڵامەکان زۆر لێک نزیکن و پەرتی و تەشەتوتی وەڵامەکان زۆر سنووردارە یعنی جۆرێک لە ئیتیفاق و کۆدەنجی لە نێوان نمونەی توێژینەوە هەبوو سەبارەت بەو بابەتە ئەوە گرنگترین ئەو پرسانە بوون کە لەناو یعنی بە بۆچوونی طبعاً نمونەی توێژینەوەکەم گرنگترین ئەو پرسانە کە قسەی لەسەر دەکرێت و زەق دەکرێتەوە لەناو هەژمارە ساختەکان گەندەڵی سیاسی و ئیداری بوو موچە و بەشە بودجەی هەرێم بوو دەهاتی نەوت بوو دوو ئیدارەی بوو پەیوەندەکان نێوان بەغدا و هەولێر طبعاً ئەوانە زۆر یعنی بە شێوەیەکی لە چاو ئەو هەشتا ئەوەیە تقریباً زۆرینەیە دوو لەسەر سێ زیاتری نمونەی توێژینەوە لەگەڵ ئەوەدان کە ئەو پرسانە بە ڕێژەیەک لە ڕێژەکان زەق کرایتەوە سەربەر نەبوونی یاسا ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی ناکۆچەکانی نێوان حکوومەتی هەرێم و پارتەکانی ئۆپۆزیسیۆنە ئەوە طبعاً بێزگە لە خشتەیەک یان تەوەریەک کە تەرخانمان کردبوو بە ڕۆڵەکە دوایش لە تەوەرەی سەربەخۆ تەوەریەکمان تەرخان کردبوو بە لایەنە نەرێنیەکان ئەوانە یعنی یەکێک لە بابرین کۆمەڵێک سلبیاتمان 11 سلبیاتمان ڕزی کردووە کە ئەوانە سیمای یان تایبەتمەندی نەرێنی هەژمارە ساختەکانن نازانم چێ لە پشت ئەجەندای ئەو هەژمارانەوەیە لە ڕووی لۆژیک و بابەتی بوونەوە لاوازن کار لەسەر
تێکدانی یەکڕزی نیشتیمانی دەکەن ئەو بابەتانەی لەو هەژمارانە لە ڕوو جێگەی بایەخم نین هات تەماشاکەن ئەگەر تەماشای ئەو وەڵامە بکەن ئەوە جاری وایە وەکو تەڵا هەندە بڕگە دادەنێن ناهەقی بەرامبەر دەسەڵاتی سیاسی هەرێم دەکەن ئەوەندەی لەگەڵی دانین زیادە یعنی ئەوەندە لەگەڵی دام بۆ شێوەی نیە تقریباً دوو قات و دوو هێندەی یەکترینە زۆربەی خاڵە نێرێنیەکان مەبەست لێیان دیاری خاڵیکردنەوەی تووڕەی خەڵک چی ناڕازیە طبعا لێرە تەشەدودەکە تۆزێک زۆرە ئەگەر دقت بدەن لێرە جیاوازیەکان تۆزێک کەمە سیمای وروژاندن بەسەر ناوەڕۆکەکەی دازاڵە لاوازە لە خستنە ڕووی بەڵگە و ڕاستیەکان هەوڵی شێواندن و ساختەکردنی بەڵام لەگەڵ ئەوەش تقریباً جاریواهەیە نیوە زیاتر یعنی کەمترین وەڵام ئەوەیانە ئەوش چونکە زۆرێک لە ئیجابێت و ئەرێنی تێدایە لە بۆ دەسەڵاتی سیاسی ئەگەرنا ئەوەی دیکار لە نیوە زیاتر و دوو لەسەر سێ زیاتر لەگەڵ ئەو بڕگە نەرێنیدان داوبووین تقریبا ئەگەر دەرەنجامەکان چکە جیاوازم کردەوە لەگەڵ ئەنجامەکان هەژمارە ساختەکانی سۆشیال میدیا سەرباری زۆری ژمارەیان لە هەرێمی کوردستان نەبوونەتە جێگەی متمانە و بایەخی چکە پارەیەکی زۆر گەورەی لێ سەرف دەکرێت بەڕاستی ئەحزاب حتى لسر ئاسی وڵاتانی عەرەبی بە جیوشی ئەلکترۆنی و لیجانی ئەلکترۆنی و ئەوانە سوپای ئەلکترۆنی ناو دەبرێ سەرباری ئەوەی هەندە ئەو ئەحزابانەی کە پارەی زۆری لێ سەرف دەکەن کەچی ئەوە نەتیجەکەیتی یعنی مەردوودە فعلی و پراکتیکەکەی زۆر سنووردارە ئەگەر نەبینە هۆکاری ڕزق بڕینی ئەو برادرانە کە لەو لیژنانە ئیش دەکەن لاوازی کەمی متمانە بە هەژمارە ساختەکانی سۆشیال میدیا بۆتە هۆی ئەوەی ڕۆڵێکی ئەو تیان نەبێت لە پێکەنانی ئاراسی سیاسی نمونەی توێژینەوە ئەو هەژمارانە زیاتر لە داکۆچی و ململانە سیاسەکان بەکاردەهێنرێن و وەک سەرچاوەیە بۆ ئاراستەکردنی پڕۆپاگەندی سیاسی بەشێکی زۆری ئەو هەژمارانەی لە کاتی ململانە سیاسەکاندا و لە خزمەتەکانی هەڵبژاردن کارا دەبن زیان بە سەقامگیری سیاسی کۆمەڵاتی هەرێمی کوردستان دەگەین و ناکۆچیەکان قوڵتر دەکەنەوە سەرباری ئەوەی بەشێک لەو لە هەژمارە ساختەکان کار بۆ بەرجەستەکردنی ڕایگەشتی خواستی شەقام دەکەن بەڵام بەهۆی زۆری ئەو هەژمارە ساختانەی قسمەت بە حیزب و سیاسیەکان دەکەن ڕۆڵی ئەوانە زۆر نادیارە و وەکو پێویست هەست پێ ناکرێت جیاوازیەکەشم باس کردیە و زۆر سوپاس بۆ جەنابەت و زۆر سوپاس بۆ جێگرتنی هەموو لایەک